لا باش بۆ ڕایگشتی لە کاتێکا گەلانی جیهان بەدەست چەندین قەیرانی ئابووری و سیاسی و ئیداریەوە ئەناڵێنن کێشەی کۆڤید-19 هاتە سەر و ڕۆژانە ڕۆحی سەدان و هەزاران کەس ئەکێشێت. لەم سات و کاتەدا دەوڵەتانی جیهان بارگرژی و ئاڵۆزیەکانی نێوانیان هێور کردوتەوە و هاوکاری یەکتر ئەکەن و دەستی یارمەتی بۆ گەلانی خۆیان و دەوروبەریان ڕائەکێشن. تەنها دەوڵەتی تورکیا و ئەردوغان نەبێ کە بە پێچەوانەی تێکڕای مرۆڤایەتی و کاری درەندانە ئەنجام ئەدات و هێرشی داگیرکاری ئەکاتە سەر وڵاتان. ئەوە تا بە ئاشکرا و بە ڕۆژی ڕوون پەلاماری دوو پارچەی کوردستان ئەدات و لە دەرەوە سنوورەکانی تورکیا بە ناوی ئۆپۆزیسیۆنی چنگی هەڵۆ و چنگی پڵنگ. تا ئێستا بۆتە هۆی شەهیدبوونی چەندین هاوڵاتی و سڤیل و سوتانی دەغڵ و دان و ڕەز و باخ و کوشتنی ئاژەڵ و پەلەوەر و گوندنشینان. هەروەها بۆتە هۆکاری چۆڵکردنی زیاتر لە 500 گوند و ئاوارەبوونی خەڵکەکەی لەم کاتە هەستیارەدا. بێگومان دەوڵەتی تورکیا هەر جرایەتی کورد و دەستکەوتەکانی ناکا و کار بۆ لە ناوبردنیان ناکا بە تەنها، بەڵکو دژی هەموو بەها پیرۆزەکانی کولتور و هونەری گەلەکەمان و کار بۆ ستڕینەوە لە ناوبردنی ئەکات. گەنجێکی کورد لە تورکیا تەنها بەهۆی گوێگرتن لە گۆرانی کوردی ئەکوژرێت. ئەمە ترۆپی فاشیزمی سەرانی دەوڵەتی تورکیا نەبێت ئەی چییە؟ لە بەرامبەر هەموو کارە وەحشیگەرەکانی تورکیا گەلی ئازادیشی لادزێ بۆ ماوەی چەندین ڕۆژە لەسەر پێن و خەباتێکی مەدەنی و دیموکراتی و یاساییان دەست پێ کردووە. داوای کۆتایی هێنان بە داگیرکاری ئەکەن. ئێمەی هونەرمەندانی کوردستان پشگیری تەواوی داواکاریەکانی خۆپیشاندەرانی ئازا و بە ئیرادەی شیلادزێ و سەرانسەری کوردستان ئەکەین. هاوڕا و هاودەنگیان داواکاریەکانیان داواکاری ئێمەشە. لێرەوە ئەڵێن با دەنگی تەقە بوەستێت و دەنگی عەقڵ و لۆژیک و کاری خۆیان بکەن. ڕشتنی خوێنی گەلەکەمان بە ناحەق بەسە و ئێوەی دەوڵەتانی داگیرکەرانیش بەزەییتان بەڕۆڵە و سەربازەکانی خۆتان دابێتەوە با چیتر خوێنیان نەڕێژێت لەسەر خاکێ کە خاکی ئێوە نییە، کە خاکی کوردستانە. سەرکەوتوو بێخەباتی ئازادی و دیموکراتی گەلان. کەمپینی هونەرمەندان لە دژی شەڕی کورد بە کوشتدان و داگیرکاری.